ژنی هەورامان ئەو ڕێچکەی شکاندووە و بەردەوام بۆ لە ئیش و کارە. هاوسەرەکەم پشتگیریم نەبێ ناتوانم وەکو ئافرەتێک لێرەیە ئیش بکەم وەکو قەڵایەک لە پشتمە. شاگردەکان زۆر جار پێم وەڵێن من حەزەکەین تۆ زۆر لێرە بی تا هاوسەرت. شاگردەکانم بەناز بەخەویانەکەم بەیانیان پەنیرە خۆن، سیراژە خۆن، کەریەوە خۆن، هێلکەیان بۆ کوڵێنم، شیریان بۆ کوڵێنم تر خزمەتیانەکە. لە قەتپاڵی شاخە بەرزەکانی هەورامان و لە ناو هەوای فێنکی باخەکانی و لە نزیک خوڕە و هاژەی کانیاوەکانیدا ژنگەلێکەن کە سەرقاڵی نووسینەوەی چیرۆکی سەرکەوتنیانن. ئەوان بە ئیرادە و هێزی خۆیان و بە پاڵپشتی خێزانەکانیان بوونەتە خاوەنکار و پیشەی خۆیان و بەشێک لە ڕێستۆرانت و چێشتخانە و کەبابخانەکانی هەورامان بەڕێوە دەبن. ئەمڕۆ لە پاڵ نیشاندانی سروشتی جوان و دڵگیر و ناوازەی هەوراماندا گوێ لە دەنگی و ئافرەتانە دەگرین و چیرۆکی سەرکەوتنیان بۆ ئێوە دەگێڕینەوە. پایتەخت میدیا بەرنامەیەکی جیاواز و تایبەتی بۆ ئێوە ئامادە کردووە، ئێوەش لەگەڵمان بن. سروەخان یەکەمین ئافرەت بووە کە لە هاوینە هەواری ئەحمەداوا سەرچاوی زەڵم لەسەر ڕێگەی سەرچاوی زەڵم یەکەمین خواردنگەی لەم سێرانگایەدا کردێتەوە. سروەخان ئێستا بۆ خۆی بەڕێوەبەری خواردنگەکەیە، هەم خۆی شێفە و هەم کەبابچیە و ستافێکیش لێرە ئیشەکەن کە ستافەکەی هەمووی ئافرەتن. بۆ دەچمە لای سروەخان. سڵاو لێبێ. سەرچاو بەخێربێی، زۆر سپاس، بژی بەخێربێی سەرچاواتی. سروەخان پێم بڵێ چەند ساڵە خەریکی ئەم نیشانەوە؟ من ناوم ستروەیە، خاوەنی چێشتخانەی کەباب و برژاوی سروەخانم لە هاوینە هەواری ئەحمەداوا. ماوەی 12 ساڵە بەردەوام و هەموو ستافەکەشم هاتوونن لێرە لای من ئیشەکەن. من هەر لە مناڵیەوە حەز و خولیان بۆ خواردن دروستکردن، ئیتر بۆیە تا ئێستا بەردەوامم. لە کولتوری هەوراماندا ئیشکردن لە بۆ ژنان هەمیشە هەبووە. ڕێگێکی مێژووی قوڵی هەیە لە هەوراماندا. هەموو کاتێک ژن شان بەشانی پیاوان ئیشیان کردووە، یارمەتی دەریان بوون هەر لە کۆنەوە هەتا ئێستا. ڕاستە هەموو شتێک سەختی هەیە، بەڵام حەز و خولیای من بۆ ئیشەکە وای کردووە هەم بتوانم دایک بم، هەم بتوانم ئیشەکەم بەڕێکوپێکی بەڕێوە بەرم لەخوا بەزێبێ. هەتا ئێستا هیچ ئیشکالێکم بۆ دروست نەبووە. من زۆر سپاسی هاوژینەکەمەکەم لێرەوە کە هەمیشە یارمەتی دەرم بووە، هەمیشە وزەی پێبەخشیوم. خێزانەکەم بە تایبەتی هەمویان هاوکارم بوون. من بە پشتیوانی ئەوان ئەتوانم لێرە بم و بەردەوام بم. وەڵاهی هەمیشە ئافرەتی هەورامان جیاواز بووە. ئێستا من خوشکێکم هەیە لەسەرەوە، ئەویش هەر هەمان ئیشی منەکە، بەڵام ئەو دوکانی چەرەساتی هەیە. بەدڵنیاییەوە هەمیشە ژنی هەورامان ئەو ڕێچکەی شکاندووە و بەردەوام بۆ لە ئیش و کارە. خواردنەکانی ئێمە کوردەوارین، برژاویشمان هەیە، بەڵام ئێمە زیاتر بەپێی تەڵەب و بەپێی وەرزەکان خواردنەکانمان ئەگۆڕێ. ئێمە بامی و فاسۆلیا و تەفسیمان هەیە، قەیسیمان هەیە، مریشکی پڵاومان هەیە، کەڵەشێری کوردیمان هەیە، یاپراخی گەڵامێ و سڵقمان هەیە، برژاویش کەباب و گۆشت و تکە مریشکمان هەیە. لەخوا بەزیابێ ئێمە وامان لێ هاتووە مشتری دووبارە و سێبارە و چەند بارەمان هەیە. هەمویان لە خواردنەکانمان ڕازین ئەلحەمدولیلا. هەتا ئێستا خواردنەکانی ئێمە هەر کەسێک لێ خواردووە ڕازی بۆ دووبارە و سێبارە هاتوێتەوە. نەسرین یەکێکی ترە لەو ئافرەتانەی کە لە هەورامان خاوەنکار و پیشەی خۆیەتی و ڕێستۆرانتی هانە. نەسرینە لە بەڵخەی هەورامان لە سەیرانگای وەزەنێ بەڕێوە دەبات. نەسرین خان سڵاو لێبێ. سەلام سەرچاواتم، یاخوا بەخێر بێن سەرچاوەکان. لەخوا بەزیابێ زۆر باشی. زۆر هیلاک بووی، ئاگامان لێ بوو. ئیترڕڵا ئیش وایە کە کتوبڕە و مشتریانەیەن یەکسەر خواردنیانەوە تۆ بێ بە پەلە بوویان حازرکەیت و داینی. یاخوا چەندێکە لێرە ئیشەکەن؟ سەرچاوم لە 2012ەوە لێرە ئیشەکەین. بەڵێ لەگەڵ ئەوسەرەکەمە ئیشەکەم. کامتان بەڕێوەبەرە و کامتان شاگرد؟ وەڵایی ئەم فەرق و فرۆقە نییە، هەموو کەس نازانم بڵێم ئەگەر بڵێم من بەڕێوەبەرم نابێت، ئەگەر بڵێم ئەویش بەڕێوەبەرە نابێت، هەردووکوان هەر بەڕێوەبەر. ئەو بەڕێوەبەرە من شاگردم.
دەباوا بێ یخوا بەخێر بێن سەرچاو لێرە چی پێشکەش بە گەشتیانە برژاو هەموو شتێکمانەیە جگەر و کەباب و ئەو شتانە خەڵک زیاتر خواستی لەسەر چ شتێکی ئێوەیە خەڵک زیاتر ئێمە خواستی لەسەر کەباب و گۆشت و ئەو شتانەمان تایبەتە گۆشت. ئەرەوەڵاشتمان زۆر تایبەتە باشە خەڵک گلەی ئەوەی هەیە کە کەبابەکەی ناوەسێ بە شیشەوە قیمەکەی باش نییە ئەبێ قیمەکە چۆن بێ ئەبێ چۆن لێ درێتەوە ئەزمونێک دەیە لەوە وەڵا ئێمە بە حکمی ئەوەی لێرە ئاگری سەریعمان هەیە و جاخمان هەیە و تەرتیباتەوە ئەو شتانەی ناوەستێ لە دەرو دەشت و ئەو شتانایە قیمەش لە بێتەوە ئێمە لێرە قیمەشمان چەورە و ئەشوەسێ چونکە ئاگرمان سەریعە کە داینی لەسەری ئەم دیوە و یەکسەرە برشێت تەنیا ئاگرەکە یاخود جۆری قیمەکە دەورە جۆری قیمەش زۆر شل بێتەوە ئەو شتانە دەور ئەبینێت بەستر ئێمە کە لێرە قیماکەین خۆمان نەزانین کامە بەرەبێتەوە و کامەژەوەسێ بە شیشەوە هەر لە بیارە بگرە هەتا ئەگەیتە تێوێڵە هەمووی سێ چوار ئافرەتی لایە و ئیشەکان خوا بەزیابێ ئەوەش زۆر کاریگەری هەیە لەسەر ئیش و کاری ناو دووکان لەسەر مەطعەم پاک و تەمیزکردن ئەوە زۆر زۆر موهیمە ڕێوەبردننی ئافرەتان باشترە ئەوانی داریترن یان چی وەڵاهی نازانم و فتوایە بم لە خۆمەوە فەرق ناکات ئیتر بەس ئافرەت تۆزێ جددیترە لە شتەکانە شاگردەکان زۆر جار پێم وەڵێن من حەزەکەین تۆ زۆر لێرە بی تا هاوسەرت ئیتر نازانم هۆیەوەی من هەموو ئیشەکانەکەم تعاملم هەیە ئەوەش بۆی هەیە وڵایی سەختی هاتۆتە ڕێمان بەڕاستی زەحمەتە تۆ مناڵی بچووکت هەبێ و بێت بۆ ئیش و ئێواران بگەڕێیتەوە ئیتر ئەو شتانە شتەبیعیە تۆ کەسابەت دەکەی کەسابەتت کرد شتی زۆر شێتە ڕێگەت ئەتەوان پشتگیرتن بەتابەت هاوسەرەکەت ئەبینم زۆر پشتگیری توێ بەڵێ هاوسەرەکەم پشتگیرمە حتمما ئەگەر هاوسەرم پشتگیرم نەبێ بەڕاستی من ناتوانم لێرە تا دەی شەو یانزەی شەو لێرا بم هەردوو پلان بووینەتە پاڵپشت بۆ یەکسەر لە هەورامان وڵای ئەو شتانە زۆر یعنی بڵێم ئێستا لە هەموو شتێکەوە بگرە ئافرەت هەموو کەس لەگەڵ هاوسەری خۆیان ئیشەکات لە مەطعەمە لە باخە لە هەموو شوێنێک بەو شێوازە ڕاهاتوون هەر لە کۆنەوە تا ئێستا بۆ شێوازە ڕاهاتوون ئەمە نشمان زانیوە ئێستا میوانانەمانیت تازە هاتوون کتوپڕ ینی من هەر لێرەش نەبوون کە هاتمون چوومەتەوە بۆ ماڵە بۆ ناو دێ کە تەلەفۆنیان بۆ کردم هاتمەوە چونکە دەستمان ڕاهاتووە خوانەی بڕێ بزانە ئەو سێ چوار پاس لێرەیە خۆتەزانی خۆت لێرێ هەموو بە مدەی نیو سعات تێپەڕمان کردن هیلاکە بین بەزیتر مرتاحیشین چونکە من ئێستا سرم لە هەر هەمویان یاوتم گلەیتان نییە هەمویان دەستخۆشیان کرد ئەوە بۆ من ئەسڵەن هیلاکی نامێنێت لە گەشتیاری عەرەب ئەم مدەی جەژنە زۆر هاتوونەتە لامان ئێمە هەر پێشتریش مشتریمان هەبوو هی عەرەب کارتوشتیان بردووە و تەوزعیان کردووە زۆر ئەوە بوو بە هۆکارێ زۆر گەشتیارە هاتە لامان ئەوان هەر زۆر معجیبن بە کەبابمان لەسەر تەیکەدایەنین و بەو شێوازە تایبەتیشتان هەیە بەڕازان بەڵێ ئێمە لەسەر تەیکە دایانین و بەنانی هەورامی ئەوە ئەوان زۆر معجیبن بەڵێ ئەمە نانەشانە لە ئێرانەوەیە ئەیکڕین ئەوەش نانی هەورامی خەینە سەری و لەسەرەوە دایان ئەرۆڵە خاتو ڕووناک یەکەم ئافرەت بووە کە لە هەورامان ڕێستۆرانتی داناوەوە ئەو بەردەوامە لەسەر ئیشەکەی ماوەی چەندین ساڵە ڕێستۆرانتێکی هەیە لە دەواازەی شارۆچکەی دیارە خاتو ڕووناک سڵاو لێبێ لەگەڵ ئیش و کاراسوانە چاوی منێ یەکەم خێراتتانەکەم من ڕوونا گەورامیم یەکەم ژنی ڕەچەشکێنم کە لاورامانە لە گوندی خەرپانی یەکەم ڕێستۆرانم داناوە دووەمیش سەرەتای بیارە هەر بەناوی ڕوونا گەورامیەوە زۆر خۆشحاڵم و ژنێکیش بووم هەمیشە چالاک بووم و هیوایەتیشمەوەیە ژن بێتە ناو کۆمەڵ گاوە و جوان کار بکە و کارێکی شەریفانە بکە و ئێستا خۆشحاڵیشم هەمووی سواز بۆ خوا تا سەرەوە ئەگەی هەر لە بیارەوە دەست پێ بکە هەتا تەوێڵە ئەگەی هەر ژنە و خاوەنکاری خۆیەتی و خاوەن گیرفانی خۆیەتی سواز بۆ خوا ماوەی چەند ساڵە تۆ ئیشەکەیت من یەکەم ساڵ لە 2010 لە وڵاتی سوید گەڕامەتەوە کە هاتوومەتەوە ئێرە لە گوندی خەرپانی نیشتەجێ بووم و لەوێ ڕێستۆرانێکم داناوە ئەم ڕێستۆرانش 2 ساڵە دام خستووە لەبەر کاری لەبەر بێ ئاوی شەڵای کەمەوە و ئەم ڕێستۆرانش 6 ساڵە لێرە هەر بەردەوام واتە لە گوندی خەرپانیش لەوێ هەر ڕێستۆرانتان ڕێستۆرانم هەر بەناوی خۆتەوە هەر بەناوی ڕوونا گەورانیەوەی بەڵێ ڕووناکان ئیشکردنی ژنان لە هەورامانە چۆنە تا چەند ئازادن لە ئیشکردنە یاخود بربەست هەیە لە ڕێگەیانە ئایا خێزانەکانیان هاوسەرەکانیان تا چەند پشتگیریان سپاس بۆ خوا ژنی هەورامانە میشە ئازاد بووە لە خوا بەزیابێ
ژن یعنی ناڵێم وەڵی لە هەموو شوێنەکانی تر بەس لە ڕووی ئازادیەوە لە هەموو شوێنەکانی تر ئازادتر بوو و شەریفانە کارەکە لەخوا بەزیابێ ئێستش باشتریش. ڕێژێ و ژنانی کە ڕێستۆران بڕێوە بن بەرەو زۆر بوون ئەڕۆن ئەمە تا چەند دڵخۆشیە بۆ ژن دڵخۆشیە بۆ من دڵخۆشیە بۆ من لەبەرەوەی من ژنم زۆر خۆشەوە و حەزیشەکەم ژنەکان هەمیشە خاوەن گیفانی خۆیان خاوەن کەسایەتی خۆیان بن ببنە دایک ببنە خوشک ببنە هاوسەرێکی باش بۆ کۆمەلگاکەمان و خێزانێکی سەنگین و سەلار بەرەم بێت. لێرە چی و چیتان هەیە ئێوە لە ڕێستۆران دەکەی؟ من ئەوەی پێم خۆش بێ دروستیەکەم خۆم شێفی کەبابم شێفی چێشتم هی حەڵوام هەشتێک ئێستا حەڵوات دروست دەکرد بۆ شاگردەکانەوە چۆن؟ شاگردەکانم بەناز بەخەویانەکەم بەیانیان یەنە ئێرە ئیتر داوای خواردنی بەیانیانەکەن پەنیرە خۆن سیراژە خۆن کەریەوە خۆن هێلکەیان بۆ کوڵێنم شیریان بۆ کوڵێنم ئیتر خزمەتیانەکەم لە بەرەوەیەوانیش خزمەتی منەکەن سپاس بۆخوا بەیەکەوە شوێنێکی باشە بین بەڕێوە ئیتر هەشیانە مناڵی هەیە مناڵەکانیشی یەنێ لەگەڵ خۆیان من زۆر ئاسایە بەلا تا چەند هاوکاریانی و ئەوان تا چەند دڵخۆشن کە ئافرەتێک سەرپەرشتیان وەڵڵی من خۆم دڵخۆشم پێیان لە بەرەوەی خۆشم ئەوێن ئەوانیش ئەڵێ ڕۆژی دەنگی تۆ نەبیزی قیڕی تۆ نەبیزین کە خیرانی بەستەرمانە لێشیان کوڕاوی ئەم لەسەر پاکوتەمیزینەوە لەسەر هیچ شتێکی ترنا ڕۆژی دەشەم نان بخۆن زۆر ئاسایە بەلامەوە بەس پیس و پۆخڵ نەبن کارێکی جدی بکەن حەزەکەم پاکوتەمیزەکەتان زۆر زۆر لەخوا سپاس بخوامی جودی کچەکانە لە بەسراوە لێ ئێن ئەڵێ ئەو هەموو ڕێگەیە بڕین بە تایبەت بۆ لای تۆ مشتری تایبەت وەڵام مشتری تایبەتمان هەیە زۆریشیان داوام لێکەن ئەڵێ وەرنە بەغا وەرە مۆسڵ وەرە بەسرا شوێنی باشە بۆ دانێن خۆمان حەزەکەین ینی ئەو یارمەتی و بینێ تاوەکو بەس خۆت سەرپەرشتی شوێنەکان بڕۆی خۆ بەخوا بەتەمانی من هەورامان زۆر خۆشەوە نامە جبەجێ بێڵەمەوە من لە ئەڵمانیا بۆیان کردوم لە چوون لە بەریتانیا بۆیان کردوم لە چوم بەخوا لە تورکیا داوایان کردووە لە هەولێر داوایان کردووە بەس ناوەکەشم بەرم من جارێک شتێکم دابەزان کۆمنتێکم بۆ هاتی بوو زۆر ناشیرین بوو سێرەکەم هاوڕەیەکی خۆمت هەر لە نامەکاوتم سپاس بۆ تۆ تیڕوا خانگیاوەڵا نەمزانی تۆ تمیانی چی نەمزانی منم ما بەشەمەوێت جارێک کۆمنتێکم بۆ هات جنێک بوو وتی 20 ساڵە من لە ئەوروپا ئاژیم وتم ئەی چۆن ئەو کۆمنتە نووسی وتی وەڵا و خەڵکانە نووسی بیامنیش وتم با بینوسم دوای خەڵکەوت ینی ئێستا کۆمەلگای ئەمە دوای خەڵکەکەوێک خەت ناتوانێ پاڵ پشتی ژن بکات تا سەرکەوتن بەدەستبێنێ من ژنێکم ئازادانە ئیشەکەم سەربەرزانە ئیشەکەم ویژدانێکی سەلیمم هەیە لەبەرەوەی ئەو ینی ئەو خوای گەورەکەم چی پێ ناخۆش بێ من پێم ناخۆشە بیکەم بەرامبەر بە مرۆڤەکان بەرامبەر بە مرۆڤ بەرامبەر بۆ وڵاتەکەم من ژنێکم هەرگیز نە وڵاتمەشۆ نە ئەفرۆشم نە خەڵکەکەشم ئەفرۆشم خۆشەویستی بۆیان هەیە هەر لە هاوینە هەواری ئەحمەداوا سەرچاوی زەڵم خاتوشادان لێرە بە دروستکردنی کەلانە بژێویژیانی خۆی و خێزانەکەی دابین ئەکات ئەو ئێستا خاوەنکاری خۆیەتی و لێرە کەلانە بە گەشتیاران ئەفرۆشێت شادان خانمان و نەبی سڵاو لێبێ سڵاو لە ڕێزیشتان بەخێربێن سەرچاو لێرە چیەکەن و چی دروست دەکەنەوە وەڵا لێرە کەلانە و نانی هەورامی هەرە دوانەتانەیە جارێ هەرە دوانەی شەڵا لە داهاتووە شتی تریش ئەکەین وەکو ناوساجی و لێرە بە گوێز و ناسکانان ئەو شتانە بەتەنیا لێرە ئیژەکەی یاخود شادی نەوەڵا کارمەندی تریشمانەیە بەس ئەو لە ژوورەوە خەرکی ئیشی ترە خەرکی گونکەیە شادان خان پێم بڵێ ئیشکردن بۆ ئافرەت لە هەورامانە تا چەند ئازادن ئێوە لە ئیشکردنە هیچ بەرپەستێک گێتە ڕێگەتان وەڵا سوپاس بەخوا زۆر باشە ینی ئافرەتیش ئەتوانێت شان بەشانی پیا و ئیش بکە ئافرەت نیوەی کۆمەڵگایە هیچی لە پیا کەمتر نییە ئێمەش وەکو وڵاتانە ینی لە وڵاتانەیە ژن و پیا و یەکسانە بۆ ئیش ئێمەش با و ڕشکێ بشکێنین قەیسیەکە
ئافرەتیش هیچی لە پیا و کەمتر نییە. سوپاس بۆخوا زۆر باشە، ینی من کارێ ینی ئیشەکانم ڕێخستووە هیچ بربەستێک نێتە بەردەم بۆ ئیشی دەرەوە بۆ ئیشی ماڵەوەش. هاوسەرەکەم پشتگیریم نەبێ ناتوانم وەکو ئافرەتێک لێرەیە ئیش بکەم. هاوسەرەکەم وەکو قەڵایەک لە پشتمە. سوپاس بۆخوا لە مەنتیقەی ئێمە یا ژن و پیا و یەکسانە، ینی پیا و وەکو قەڵایەکە لە پشتی ئافرەت. تا ئێستا بڕۆ لە عینەکانیشە هیچ تند و تیژیە نەکراوە بەرامبەر ئافرەت لە ناوچەی هەورامانە. سوپاس بۆخوا ئافرەتی ئازادە. دەنگەکەم نایگەهرە ناسێما پەی دووری باڵاو مەگیر خەلیف تاسێما